هەرێمی کوردستان لە نێوان خواستی ڕێکەوتنی سیاسی و سەروەربوونی یاسا بەم ڕۆگەیشتووە کە هیچ لایەنێکی سیاسی دەستوخەتی لایەنێکی تر ناخوێنێتەوە و ناشزانرێت ئاخۆ ئەو نەخشە ڕێگەیانەی بۆ توانەوەی بەستەڵەکی سیاسی دەنەخشێنرێن تا چەند سەروەری یاسا دەپارێزن. ڕاوێژکارێکی یاسایی پەرلەمان ئاشکرای دەکات هەندێک لایەنی سیاسی دەیانەوێت دۆخی چەقبەستووی هەرێم لا دەرەوەی یاسا چارەسەر بکەن. دەژڵێت یاسا کاتێک سەروەردەبێت کات جێبەجێ بکرێت. کەواتە هەرێمی کوردستان مادەم بەشێکە لە عێراق و مەرکەزە قانونیەکەی بریتە لە هەرێمێک لە چوارچێوەی وڵاتێکی فیدراڵ زۆر پێویستی بەوەی کە تەوافقاتی تیا بکرێ هاوسەنگی و باڵانسەکان ڕابگیرێ بەڵام بە ئاقاری ئەوەی کە تۆ تەوافق و ڕێکەوتنەکەی بەڵام هەرگیز پێشێرکاری یاسا ناکەی هەمیشە یاسا کاتێک سەروەرە بێ کە جێبەجێ بکرێ ئەگەرێکی بەهێز هەیە کە لە دەرەوەی یاسا پرسە چارەسەر بکرێ وای دەبینمەوە کە هەرێمی کوردستان لە ئایندەیەکی نزیکە نابێتەوە وڵاتێک کە تایدا سەروەری یاسا پایدارە بێ و هەموو دەسەڵاتەکانی بە هاوسەنگی و بە بەهێزی ئەتوانن وەکو دەسەڵاتی یاسادانان و جێبەجێکردن و دادوەری کاری خۆیان بکەن. لە دوای نۆ کۆبوونەوەی پێنج قۆڵی تەنها بۆ چارەسەرکردنی ویلایەتی سەرۆکی هەرێم لە پێش تەواوبوونی وادەی یاسایی ڕێککەوتنی سیاسی نێوان لایەنەکان شکستی هێنا و لە دوای 4 ڕۆژ لەو کۆبوونەوانش بە زەبری هێز پەرلەمان پەکخرا هەنووکە و لە دوای ساڵێک و 4 مانگ و 14 ڕۆژ بەشێک لە لایەنە سیاسیەکان دەیانەوێت بە نەخشە ڕێگای گۆڕانکاری لا سێ سەرۆکایەتیەکەی هەرێم بەستەڵەکی نێوانیان بشکێنن با بڕوای پسپۆڕێک لە یاسای دەستوریش ئەوانەی باز لە نەخشە ڕێگا دەکەن بڕوایان با سەروەربوونی یاسانیە و تاکە دەریچەش بۆ چارەسەرکردنی قەیرانەکان بەپی یاسا تەنها کاراکردنەوەی پەرلەمانی کوردستانە. ئەمانەی کە باسی نەخشە ڕێگا دەکەن ینی باوەڕیان بە سەروەری یاسانیە لەوەی کە یاسا سەروەر بێ لەو هەرێمە ئەگەر باوەڕیان بە سەروەری یاسا بێ ئەو وەختە دەتوانین بە شێوازی یاسایی دوای تەوافقی خۆیان سیغەی قانونی بدرێتە وەزعەکان و هەموو شتەکان چارەسەر بکرێ ئەویش بە گەڕانەوە بۆ پەرلەمان چونکە پەرلەمان وەکو دەستگایەکە نوێنەرایەتی میلەت دەکا مافی ئەوەی هەیەکەوە دەستکاری قانونەکان بکە بە شێوەیەکەوە چارەسەری دۆخەکانی پێ بکرێ چونکە ئەو قانونانەی ئێمە هەمانە دەسەڵاتەکانی ڕێخستووە لە هەرێمی کوردستان تا ئێستا قانونی ئاسایین ئێمە خاوەنی دەستورێک نین کە بڵێن لە دەسەڵاتی پەرلەمانیە دەستورەکە دەستکاری بکە قانونی ئاساییە پەرلەمان بەیانی بەکار بێتەوە بکەوێتەوە دەتوانێت قانونی پەرلەمان بگۆڕێ دەتوانێت قانونی سەرۆکایەتی هەرێم بگۆڕێ قانونی ئەنجومەنی وەزیران بگۆڕێ. با بڕوای بەشێک لە چاودێرانی سیاسی نەخشە ڕێگای هیچ لایەنێکی سیاسی ناتوانێت بێ پێشێلکاری یاسایی ئەو بەستەڵەکە سیاسیە بتوێنێتەوە کە قەیرانی سەرۆکایەتی دروستی کردووە گەربێت و دەستا و دەستکردنی دەسەڵات لای لایەنە دەستڕۆیشتووەکان نەبێتە میساقی شەرەف. جەلال محەممەد کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی. بۆ قسەکردن لە سەر چارەسەری دۆخی چەقبەست و هەرێمی کوردستان و پرۆژە و نەخشە ڕێگەیانەی لەو بارەوە پێشکەش ئەکرێن و بڵاو دەکرێنەوە لە شاری هەولێرەوە دکتۆر ئەحمەد وەرتێندامی خولی پێشووی پەرلەمانی کوردستانمان لەگەڵدایە. کاک دکتۆر سڵاوتان لێبێ کۆمەڵێک دەست پێشخەری و نەخشە ڕێگا و پرۆژە لە ئارادان بۆ چارەسەری کێشە و قەیرانی سیاسی هەرێمی کوردستان ئێوە نەخشە ڕێگەیانە چۆنە بینن؟ بە ناوی خوای بەخشندەی مهرەبان زۆر سپاس بۆ جەنابتان سڵاو ڕێزمان بۆ بینەرانی خۆشەویستەیە. لە ڕاستیدا نەخشە ڕێگا و پرۆژەی ڕێککەوتن و سازان زۆر پێشکەش کراون چ لە ڕابردوودا و چ لە ئێستاش پرۆژەکان بەردەوا من بەڵام بەداخەوە و پرۆژانە هیچیان نەکەوتونەتە بواری جێبەجێکردنەوە. پێم وایە ئەو پرۆژانە بەندە 2000 بە سازان و ڕێککەوتنی هەموو لایەنەکان چونکە ئەبێ ئەو پرۆژانەی کە پێشکەش ئەکرێن چارەسەرکردنی جددی قەیرانە سیاسیەکان و قەیرانەکانی ئابووری هەرێمی کوردستان لە بەرچاو بگرن و لەگەڵ پاراستنی هاوسەنگی نێوان